56 ڕۆژە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بایکۆتیان کردووە و هەفتەی چوارەمە خۆپیشاندانی بەرفراوان لە سلێمانی بەڕێوە دەچێت. بە دروشمی بایکۆت بەردەوامی دەبێت جارێکی دیکە بەڕێپێوان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانیەوە ڕۆیشتن بۆ بەردەم بینای پارێزگای سلێمانی و لەگەڵ هەر هەنگاوێکدا دروشمی بایکۆتیان دەوتەوە. هەر لێرەشەوە جارێکی تر جەخت لە داواکاریەکانمان دەکەینەوە کە ئەم خاڵانەی خوارەوەن. یەکەم، دابەشکردنی موچەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە. دوو، دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران. سێ، دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. سێ، دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. چوار، دابەشکردنی موچەکانی مانجی 9 و ڕێککردنەوەی دابەشکردنی موچەی مانگانە لە کاتی خۆیدا. پێنجەم، دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوت کراوە. پێویستە ئێستا بەرپرسانی پەروەردە و پێویست نهاتوونەتە ناو ئاپۆڕای خۆپیشاندانەوە و بە سەراحەت پشتگیری مامۆسایانکان. لەگەڵ ئەوەشدا هەر هەڵوێستێکی تا ڕادێک ئیجابیان هەیە، وەکو ساڵان زۆر هەڕەشە و گوڕوشە و زۆر باسی غیابات و باسی ئەوان نەکردو. ئێمە بایکۆت ناشێنین هەتاوەکو داواکانمان نێتە دی، چونکە ئێمە خۆمان زۆر لە دەوڵەت بە دڵسۆزتری خوێندکاران نەزانین. دۆخ و گوزەرانی مامۆسای وانەبێژ معلومە لە ساڵی 2014 ئێمە بەردەوامی سەردانی لایەنەکانمان کردو، سەردانی حکومەتمان کردو، وەزارەتی پەروەردەمان کردو. کەزان دۆخی مامۆسای وانەبێژ چۆنە. باوەڕکەن مامۆسای وانەبێژمان هەیە ئێستا شاگردی مەطعەمە. جاری وای خوێندکارەکەم هاتووە مامۆسا عەزیز نەبێ شلو برنجێکم بۆ بێنە. ئێمە موچەمان ناوێ، ئەمانەوێ پرۆسەی پەروەردە شکۆی بۆ بگەڕێنێتەوە. شکۆ بگەڕێنینەوە بۆ مامۆسا. مامۆستایان و توێژەکانی تر لە چەمچەماڵیش درێژیان بە بایکۆتدا و شکاندنی بایکۆت بە جێبەجێکردنی داواکاریەکانیان دەبەستنەوە، شکستی کەرتی پەروەردەش دەخەنە ئەستۆی حکومەت. داواکاری بەس ئەوە نەیە، بەس ئەوەیە وانەبێژان دامەزرێن و مامۆستایانی دامەزراویش پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێ و موچەکانیان پێ بدرێت. بەس ئەوە نەیە، هیچی تر نییە. داوای هیچ شتێک لە حکومەت ناکرێت. داوای ئەو هەموو داهاتە بە فیڕۆچۆی کە چەند ساڵە ماوەی 32 ساڵە ئەخورێ داوای ئەوانە ناکرێت. داوای ئەو هەموو نەوتە ناکرێت کە ئەدزرێ بە ئاشکرا و بەنهێنی. بۆیە ئێمە لێرەوە ڕای دەگەین بە سەرۆکی حکومەت و بە ئەنجومەنی وەزیران درێژە و بایکۆت و خۆپیشاندان دەین تاوەکو داوای سەرەکی خۆمان جێبەجێ نەکرێت کە ئەویش دامەزراندنە. لە ڕانی هێژ مامۆستایان و فەرمانبەران هاتنەوە سەر شەقام و دەڵێن لەژێر هیچ فشارێکدا ئامادەنین بایکۆت بشکێن و سازش لە داواکاریەکانیان ناکەن. بەداخەوە کە ئەو هەر چرایەکە وش چرای زانستە خەریکە و چرا بەرەو کوژانەوە دەچێت، بەڵام حکوومەت هیچ هەنگاوێکی نیە، هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی ئەو دۆخە بەرەو باشتر بەرێت. بایکۆت بۆ ئێمە شتێکی ناچاریە. بەڕاستی حکومەت بۆ شتە بەرپرسە، حکومەت و ئەوانەی کە سەرپەرشتیاری وڵات دەکەن بەڕاستی ئەوانە بۆ بايكۆتە ئەوان بەرپرسن. دەنا ئێمە وەکو چینی مامۆسایان بەڕاستی ئەگەر مافمان بدرێتێ حەقمان بدرێتێ ئێمە حەز بە بايکۆت ناکەین. دەگەوە مەسایە کە هەڵوێستی خوان هەیە بەرامبەر ئەو نەعادەلەتی کە بەرامبەریان دەکرێت ئەوانە هەڵوێستی ئەوانەکە ناتنەوە بەر پۆڵەکانی خوێندر. هەندێک کەسش کە لەژێر فشاری حکومەت و دەسەڵاتدان بە تایبەتی و مامۆستانێک کە سەر بەدەسەڵاتن ئەوانە لەوانەیە هەڵوێستی ئەوان هەیە بکە بايکۆت بشکێنن. بەس ئێمە وەکو مامۆستان ناڕەزەی نەخێر لەگەڵ ئەو بڕیارەتی تا مەفەکانی خۆمان بەدەست نێنین. نزیک بە 2 مانگە پرۆسەی پەروەردە لە سنووری ئیداری یەکێتی پەکی کەوتووە و مامۆستایان دەڵێن ئەگەر مافەکانیان بۆ دەستەبەر نەکرێت ئەم ساڵی خوێندن بايکۆت دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.